وەختتان و خێر و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت ون. ڕووداوەکانە ڕۆژانە ڕابردوو ئێمە وادارەکات تا لەسەر مەسئلەیەک و پرسێک کە ساڵیانی ساڵە لە ژێرە ناوە دوو بەرەیە جەلالی و مەلایی و گیانە پێک هاتەیە وڵاتە کوردەوار و سەرزەمینە کوردەوار کەوتبن بکۆڵینەوە و نگاهێکی وردی لێ بکەین. دوو پێک هاتە بەناوە کولتورە عەشیرەیی و کولتورە ئەفەنی، دوو نمودیان لە ساحەیە سیاسەتە کوردە و قەومی کریاکدا دەرە و بەناوە ئەفەنیەکانە سلێمانی، ئیبراهیم ئەحمەد و جەلال تاڵەبانی و بنەماڵەیە بەناو لە کریاگە بە
عشيرة حفتقانيك بناو بارزاني وحك ناو بارزاني للايان عديك هاورده لجيرنا وطريقة نقشبندية سرتا ايشي ام كيسة قيخا ديرين عزيرية وكيسكي بيشرو الدزيي لماويكي كورتا لأكتوبر كوتايا بخوينينو تابزانين بيجي حلسو كوت ايمة چونه وچون ام روندو قزايا لناو ام سرزمين كردوارة بيخوينينو وبنوارين بيا سرتا تا ام دقيقة اگر ايمة بحث عشيرتو خزمو كسو كارو منطقة ما نكردوا لبر اويكا ايما بالروندي ميجويي هاورياجين لدوران متأخرة وناقرين ودوا لقرا دوغانا ودواني الشارو دي دواني فضل بسرية كتريانية بلكو ايما مانان لجيجي واقعي لسرزمين واقعي خومان در اكرين بزور در اكرين ولناو الشارع لبيك هاتيكي قولترا بي همه چیز اکرین و بره بره هیچو پوچ اکرین اگر من لگرا گرکم فوکوسی بخمه سری اما تا اممانان بچاوی کی ورتر بنوارین پیا و بیجین که بدوای احیا کردن هیچ کونی کنین بلکو سوار برکون جدید اخلقینین وسرتا قرك ما نبزانين مكين بزانن تكبتك ومانان كدزبو رچلك خوتان بوين بيقتان وتنتان جغرافياتان ديارة بويا من هميشه وتقمى بيناسي الشعر بيناسي حاكميتي مردمانك بسر ولاتك ونية خلق ايما اگر تا 100 سالي بيشيش ني وكوچري بوغن اگر شێوەگەلە جۆرا و جۆریان لە تەمین کردنە مەعاشە خۆ هەڵبژاردگە ئەو جار نەخشە و خەریتەیە کۆچکردنە کوردان ماڵکیەتە سەرزەمینە کوردان دەرەخاتۆ کەرکووک وەکو حاکمیەتە کوردی بەڕەسی ناکەی کەرکووک شارە متەئەخرە هەرواکە ورمێ شارە متأخرة هەرواکە کرماشان شارە متأخرة جديدة وشار ممكن ناوي بكوچاندن حشيمت اناوي وكوچاندن سرتاي كان حشيمت بو دروس كردن شار اقرا سر عديك كبأم سرزمين ايمنا بحيج سرزمين لم دنيا بستگيك يعني وتعلقك يعني بياويت وكو كي وكو أرمنيا كان وكو آسوريا كان وكو يهوديا كان وكو تركا كان وكو تركمانا كان اما نسرتاي بيك هاوردني يكم محلات او جيغانا بيجن شار دوران متأخر 250 سال الرابردو من قرك من لقرا لم تحليلك اي كم لم ورديك لما جلاي كيخا ديرين عزيريا قرك ما برسيب كم بيكشتي دصلات حكومته حريم وأوانيك لم سرزمين ايما خريكن تراتينيك اكن سرطان لقرا حركتكم كمن نمقرك بمل خومان من نمقرك بمل كرد بلكو قرك ما فوكوس بخمسري انا من وكو جافيك نوي اگر اميج وساخت قبول كين كزور كسيك لسري وستاوى اگر قبولي كين من وكو هزاران كسيتر لم سرزمينا كجيغا وشين وبيغي ديارة من نوي سي احمل بقى جافم لولاوة نوي باوا وصال وباوا خيال روان الزردي باوا يادقارم كاستمشورة بروان الزردوي ولي العصلة روان الزردية وكبيكاتكي لسر دو ستون باوا خيال وباوا وصال دانرياقن من امروبيم اما ارزبكم لكم الغاي ايما كي اي سينيت كردو قومي كرياق تيكا تيكا كرياقا هيج بيغي دا صلاتي بايما مانان نماقا
بووگین بە پەراوێزە حەزارەتە ئێرانی شیعی، بووگین بە پەراوێزە حەزارەتە تورک وەحشیە نوێنەرایەتیە سونیکەر. پاشان لەناوە ئەم هەزاران هەزار عەشرەت و قەومە کە عەشیرەهای جۆرا و جۆر ئەگرێتەوە و تەوایفە جۆرا و جۆرە منتەقەی جاف لە شارە زور و تا کەلار و چەمچەماڵ و تا جوان ڕۆ ئەگرێتەوە، من بێم ئزهارە فەزڵێ بۆ کێ بکەم. ئەگەر من نەوەی ئەمانەم وەکو تەواوە کەسانێکی تر، ئەگەر یەک جار لە مێژووە ئەمان توانی یانە حەزارەتێکی گەورە و ژیارێکی گەورە دروستکەن، منیش ئەتوانم دروستیکەم. ئەگەر من ببم بە فەزڵە ئەو کەسانەی کە وەکو من هەمان پێک هاتەیان هەست، هیچ مخالەفەتێک ناکەن، هیچ خۆ ئەدەنە دەمە ئەم داستانە تا گەورەی و عەزەمەتە کورد بەدەستبێرن. بە قیاسە گەورەترێک هیچ کوردێک لەم سەرزەمینە بەرامبەر بە شکۆیەک بۆی ئەگەڕێتەوە بە حوب و بووز نانوارێت، بەڵکو ئەو منتەقەی کە ئێمە لێی هاتکین ئەبێ بە جێگەیەکی وە بەرچاو و ئەو خەڵکیشە ئەرکی زیاتر لەسەر شانە خۆیان ئەکرن. پس ئەگەر ئێمە لە پێگەی عەشیرەیی قسە ناکەین، بەو مەعنا نییە ئەژدادە خۆمان ناناسین، بەو مەعنا نییە کە تف ئەکەین لە مێژوو ڕابردوویە خۆمان، بەڵام بەو مەعناسە کە لە دنیای ئەمڕۆ بە تەعبیرە خەڵکە عادی ئێژێنان ئەو نانەسە ئیستە لە خواناوێ، ئەگەر ئێمە نەوەی ئەوانینە ئێشی یەک جاری تر لە مێژوویشە سابتی بکەین لە ناوە دڵە هەمان تەمەدن و پێگە و دەسەڵات هاتکین. و ئەمما شتێکی تر کە لە ناوە ئەقڵە باوە سەردەمە مردما کریاگە بەمۆت، هەر لەم دووگانەیە ئەفەنی عەشیرەیە شتێکە بەناو زۆڵم کە گویا سەرانە عەشیرەتە بەرساختە، ئینسانهای زاڵمە، ئینسانهایکی داپڵۆسێنەرە، ئینسانهایەکن کە بەرژەوەندیە تەنگە عەشیرەیی دەرنەزەر ئەگرن کە لە واقعیشە هەر ئەمانەی کە ئیمڕۆ ساختە کریاگن و دروست کریاگن تەنانەت ئەوەیش ناکەن. بەڵام لەبیرتان نەچێت سەربوون ئەرکی لەسەرشانە بە تەنهایی ئەوە نییە کە زۆڵم بکات، ئشە پیاو خاسیشی لێ بێت، ئشە بتوانە شکۆ بە مردمێکیش بدات. ئێوە نەتاندی هیچ کام لەم سەرۆک عەشیرەتە بەرساختانە هیچ شکۆیەک بە مردمێک یا عەشیرەتێک کە پێی منتەسەبن بدەن، بەڵام لەوەی ناویان بەرجەستەکرێت و ڕات و ڕوودکردن و دزیکردن و ساختەکردن و ئەو جۆرە شتانە. با ئێمە ئەمە بەڕەسیکەین. ئەهەمیەت پێکهاتەیە عەشیرەیی وا لە ئەوەی کە تەمامە مێژوویە متەئەخر کە شەواهدە مادی نییە و یەهودیان بۆ مردمە ئێمەی ئەنووسن لەسەر ئەم پێکهاتە ئەوێسێت. کامە پێکهاتە؟ بزانە ئەوەی گەرەکی بێ حکوومەت دروستکە لە تاکە کەسی دەربێ ئەقڵی خۆی پان و بەرین بکات و پێی وانە بێت ئەوەی تەهدیدە، ئەوەی فرسەتە بۆ تاکە کەسێکە، بەڵکو لە پێگەیەکی گەورەتر و بنوارێ بۆی، ئەو جار نوکتەی گەکەوێتە بەرەدەسین. ئەویش ئەمەسە دروستکردنە دەیان ئینسان لە کناری یەکتریەوە کە هاوکاریە یەکتری بکەن و تەبدیلە بە هێزە ئینسانی بوون، یەک پێگەی هاوبەشی گەرەکە. ئەم پێگەی هاوبەشە معمولەن چیرۆکە، داستانە، فینکشنە، ڕەوایەتە. بۆیە تۆ ئەمە لە ئەدیانە ئەوێنی وەکو ئیسلام ئەدیانە سازماندەهی بوو، وەکو مەسیحیەت، وەکو هەر پێکهاتەیەکی سکتی فرقەیی. بەڵام لەم سەرزەمینە ئێمە لەوەی کە شەواهدە مادی نییە لە حکومڕانیە هیچ شایەکی گەردەن کەشە، تۆ شوێندەسەکانە ئەمە لەکوێ خوێنی تۆ، چون تۆ ئیمکانی نییە 10 کەس پێکەوە هیچ هاوکاریە بکەن ئەگەر بنەمای هاوبەشێکیان نەوێت. لەگرا کەسێکت بەناوە ئیبنە خەلدون بۆ بەرزەکەنەوە. ئیبنە خەلدون ئێژێت ئەوەی ئەبێ بە سەرەتای هەر دەسەڵاتێک و هەر دەسەڵاتێکی سیاسی شتێکە بەناوە عەسەبیەت
عسبيت يعني أو حستة أو جورة وفادارية أو جورة خيرة أو جورة جزم أنديشي ودوغماتيزمي كإنسانك منتسب من مجموعة إنسانك يتركا بناو بيوند قل عشيري بيوند قل الديني بيوند قل فرقي بيوند قل تشيروكي روايتي. يعني تو ممكن ناوي بتواني دا صلاتي دروسكي إلا لبيشوا تو 20,000 نفر 30,000 نفر 100,000 نفر إنساند لجير شتيكا بيوان دابي بيكتري تا أمانة لوفادارية بيكتريا هيزا قورة بنوينن بس لقرا بيك هاتي عشيرة قورس بوي مثال تان بو تيرمو تماما أم خلفاء تماما أم بادشاهان إيران كيبون سرب عشائر قورة بون مثلا نادر سب عيالة أفشاره نادر هيز لكوي تيري لعيالة أفشار تيريتي مثلا تموكين خان تشنجيز كيا تموكين خان تشنجيز سروكي عياليكي المغولة كما بقي عيالة كان مغول تيريتي جير شمك خوي بتشيروكي بناوي ياسا والسي ياسا سي قانون دانيت تأمانة بكابه هيز أما هر أم مجوى ساختي جيتي چون ضرورتي دروس كردني دولة ودا صلاتي قولتر هويني سرطائية مجموعية إنسانة بو عشيرة مهمة عشيرة والاقرا أهميتي والاقرا بويا من سؤالكم چون لم سرزمين إما عيالي وكو قاجار موجودة تي إيران قوريك أقري دارو خلافة تاران دروسكا لكاتيكا إما عيالة قورية جافمان هاز إستيشة موجودة إستيشة لچمچمالو كلارو قرميانو سقزو مهابات سقزو مريوانو بانا تا بان ليلاخو قروة تا كركوك عيالة قورية جافة چون أم عيالة قورية إستيشة لقرن بيستويكا موجودة بس صدان شار جوان روان سر كاميران مريوان بانه سقز سنه موجوده اتر بقرا چمچمالو كلارو حلب جو سيسايقو تمام امانه دم يكتري تو يك لاديد بناو عيلا قاجارنيه يك لادي استيش كدا صلاتي ان بقى بجويري ام ياسا ام ميجوي جعله بس ايما قركمان لما قوله بدوين تاب بزانين كي بكاري تيري چون بكاري تيري وبدرد الشي اخوا با من داستانا كوا تعريفكم وتيان كسيك بناوه بيشرو آغاي دزي آغا بوغا من بوم جالبه كلام سرزمين ايما هركا بي ايجن آغا بياواتي لينايا حر دزي وفزي ليتي تو چون آغاي معلوم نيه سرطا من معزلت خواهية كم كورونام قرتقا وبشيوي دنگ ناشاز لمن دركوي قفو كوكو أمانة إيو بقوري خوتانا وخشن بزانا إما بو حر لبشي آغايو بقيا إشي ظلمو راو روتو دزية تنگ نزراني يك نفر وبرچاو بقرين بيمان وانا بيت أحيانا بيج قلوي كتخويني خوش بكي إشي بيش شكوي عشيرتي كيش درخي مثلا دريان خيم عشيرة قورن دزدارن إنسان هاي قوريكن خصلة قوريان هاز بو أما درناك في وقشتي قيز أكال بيكاتي عشيري امروتو سوشيال ميديا تماشاكي بالتمام قوا أوي بي إيجن بيكاتي شاري خليك أداة لعزيرية كان چون ام جريانا كبرجستا كرياغسو اروات خانية دزي كردن راورود كردن مسؤوليات بلا 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 كمن تيمسري ستيمسري خبتو ألقنا تيقي وأزانيك أم بيكاتي عشيري يسر ساختي بو دروسكن حيج كام لأمانة خويان بهاور دنش كويك بو فلان عشيرو خويان بقور نوان دنيك لخويان وتالا كانوني عشيري حركتكن ومردني كي قوربنا وكرد ببوجين نوا موجود نوغا بو موجود نوغا أما أكينا برسيار با كيسكان أما برسيكين كسي بناو بيشرو دزي كوتبر هيرشه پنج موشک سپاه پاسداران لکوشک خویا
خۆی کوژیا میێوانەکانی کوژیان ژنەکەی دەرچوو کوڕەکەی دەرچوو میراسخۆرەکان دەرچوون. حکوومەتە هەرێم یانێ مشەخەسەن پارتە دموکرات و کوردستانە عێراق هاتووتی دەسی بێدەسەڵاتمان ئالی هەرسینی وتی ئێران بە ئیسرائیل ناوێرێ بە ئێمە ئەوێرێ. با بمێنێمە چەنە قسەی گەورەی سیاسیەکە و چەنێ ئینسانە سیاسیەکیشی وا قسە بکات ئەمە با بمێنێت. ئایا بەڕاستی بنەماڵەی بارزانی زد ئێرانن؟ جوابە مەسە نەخەیر. ئایا بەڕاستی یەکێتیە نیشتمانی کوردستان سەرسەپردەیە ئێران عامل ئێرانە و پارتی نییە؟ نابخوێنەوە غەڵەتە. یەکێتی فقط واقەواق ئەکا لە دوور و دیارە. پارتی ستونە ئەسڵیە هاوکاری و دروستکریاگە دەسە ئێرانە. بزانن لە ماجەرای شەڕە کەزایی داعشە مەسعود بارزانی و هەولێر فوو ئەدریا وەکو ئاوە خواردن. کێ هاتە شوێنی کێ پاراستی کێ مەسعود بارزانی هێشتۆ بە ئیعتراف خود مەسعود بارزانی بە ئیعتراف حکوومەتە هەرێم حاج قاسم سوڵەیمانی و 19 مستەشاری داعشیان لە مەخموردا بە عەرزە. خۆ ئیستا بۆچی ئێشێ پارت دموکرات ئادرس با بێژێ ئێران بە موشەکدا یەک ڕاست ئەکا؟ لەبەر خاتری ئەوەی کە لە تەسویرە گەورەترا بێژێ ئێرانە چاری ناکەین دەسی بێ دەسەڵاتمان و ناتوانین بۆ چون پارت دموکرات کوردستانە عێراق کە لەسەرە ئتحاد هەفت عەشیرە بە سەرۆکە ساختەی هاوردە دروستکریاگە ئێشێ خۆی بە گەورەترین عەشیرەت کوردەکان نیشان بە هەر ململانی کردنەترە عەشیرەیی و هێزێکی تر قدرەتە ئەمانە بە عنوانە بارزانی ئەواتە ژێرە سوال. ئەی قدرەتی لەکوێ ناچێتە ژێرە سوال؟ لەوەی کە دوژمنەکەی بەرامبەر فرە گەورەبی چاری نەکەی حتا حکوومەتە مەرکەزیەکە حتا ئەمریکات. جدەن کێ دایلیان؟ ئێران دایلیان. لەگرا تۆنە قدرەتێکە لە دزەییدی نەم ئاغابوونە پێشڕە و دزەیی هیچ ئاغاییەکی لێ دەرکەوت. ها ژیا علی هاوار وەختە تەنگ من لیواوی پەردەی شەوە زەنگ من هەنی مەزانی ئاغاوی تری هەست تا دامانە ئەو بگیرم وە دەست. ئێوە کەی ئاغان حیزەکانە ماڵە مردم و ئاغاکانە ماڵە خۆتان کەی ئاغان؟ ئەمە با بمێنێ سەناریۆیەکیان دەرخست هەفتەیەکە بەناو شەخصێ بەناو کوێخادێرین و عوزەیری. کوێخادێرینە عوزەیری چووگە 50 هکتار زەمینی هاوردگە 10 ملیۆن دۆلار بە قەوڵە خۆیان هەزینەی کردگە قەڵایەکی دروست کردگە بەناو قەڵای عوزەیری. بە ئەمە بەڕەسیکەین. عەلیە شەریعەتیش هەروە کە بەحسیەکانە عەلیە شەریعەتی تەمامە تاریخە مازانی یەک قەڵا لە دنیا بە وجود نایێت. ئەحرام سەلاسەی مسر لە دنیا بە وجود نایێت. کوشک و تەلان و کاخە هیچ کەسێک لەم دنیا دروست ناوێ ئیلا ئەوەی کە بە ئیستیقلالکردن خەڵک دزینە قوتە خەڵک بە کۆیلەی کێشانە خەڵک بە زەربە شەلاق نەوێ هیچ قەسرێکی و هیچ کۆشکێکی تاغوت دروست ناوێت. تەمامە کاسەلەکانە بریتانیا تەمامە کاسەڵەکانە ئوروپا بە ڕاوڕوودکردنە خەڵک و بە کۆیلەکردنە خەڵک و لە سەرشانە خەڵک و بە داگیرکردنە زەمینە خەڵک دروست کریاکە. یەک کاسل نەتەقیا بەسۆ. کاسلەکان ئیستا یا جێگەی کۆنتس و دووکەکانن هەنووس یا وەکو کاخە ڤرسای فەڕەنسا و کاخە ئەلیزە پێگەیە حکوومەتگە لە جومهورین یا تەبدیلە بە مۆزەخانە و کتێوخانە و پێگەی گەشتیاری بووگن و ئەگەر 10 ملیۆن دۆلار خەرجیان کردگە مانگێ 10 ملیۆن دۆلار بە گەشتیاری دەریتێرن. وەکو ئەوەی کە لەم بریتانیا ماڵە فڵانە کۆنتەست بۆ ئەکەنە موزە تا نەک ئەوەی کە قەسر و قسوورەکانیان ئمڕۆ بتوانێت تەئمینە پوڵە خۆی بکات بۆ ئەوەی باسازی بوێتەوە چون ئەمانەی تر ناتوانن پوڵە 100 نەفەر خزمەتکار بن
بەناوە موزە و تماشاکردن لایف ئستایڵە ئەمانە بە تیکەتە $100 و $200 تۆ ئەڕۆی تماشای ئەماکەی کاورا لەم تەختخاوە چۆن خەفتگە شەوتەکە ژنەکەیە چۆن جووت بووگە تابلۆکەی دەرە دیواری چه شەکڵیە. سوال بۆ یەکێتی ئەگەر ڕاوڕووتیش کریاوێت کە دزە ئەسڵی خۆیانن هەروەکو کۆشکەکەی دەباشان کە ئێمە نایڕۆخێنین بەسەر ئاغایێ باڤڵ تاڵەبانی بەڵکو باڤڵی لێ تێرینە دەرەوە ئەیکەینە مۆزەخانە ئەیکەینە جێگەی میێوانداری هەیئەتە دەوڵەتانە خارجی ئەوە مڵکە گشتیەکەوە ئەیکەینە مڵکە گشتی بە ڕاوڕووتە مەردم هاتگە باڤڵە تاڵەبانی بۆم کۆشکە تەقێنێتەوە هەم بە شۆڤڵ لێ ئەدا هەم ئەیتەقێنێتەوە ئەسەن بە من ڕەبتی نییە کەم ئاغایە قوێخا دێرینە واقعەن سەرۆکە عەشیرەتە عوزەیری هەسیانیە حەج کام لێوە سەرۆکە هیچ عەشیرەتێک نیەن حەج کامدان دانانە دیوەخان و تەزوێحێکی درێژ و شەوە گەعدە و هەبوونە $1 ملیۆن بودجەی مانگانە و جەمکردنە خەڵکی لە دەورە خۆ وەکو قم هەڵتەکێنە قم هەڵتەکاندن و 2-3 نەفەر کوشتن و هاتن بەناوە سڵح عەشایری وەرێ تۆ هیچ شکۆیەک بە هیچ عەشیرەیەک نادەی نە بە شێخ ئیسماعیلی ئەدەی نە بە عوزەیری ئەدەی نە بە میکایلی ئەدەی نە بە هەمەوەنی ئەدەی نایدەی هیچ شکۆیەکی پێ نادەی خەڵکەکەی تەفروتونا بووگە وەم دنیا تەفروتونا بینە ئەما تۆ بەچی بووگی تۆ سەرۆک عەشیرە بەچی بە پالەتە دۆلارێک کە کۆشتێکی بۆ تۆ دروست کردگە عیدەیەک ڕاوڕووتکەر و نانخۆر وا لە دەورتانە بەناوە کێ تەواو ئەوێ بەناوە عەشیرەتێک کاورا بەناوە کێ تەجاوز ئەکا بەناوە 5,000 نەفەر خەڵکە عەشیرەتێ بەناوە 20,000 نەفەر خەڵکە عەشیرەتێ لە کاتێکا ئەمانە ئەگەر قدرەتە خۆیانیان بزانیە 100,000 نەفەر ئینسان لەژێر چونکە عەشیرەتێ دەوڵەت ئەبوایە ماساوی بۆ هەر 100,000 نەفەرەکە بکردایە ئەو کەسەی وا ئەڕوات عەشیرەتە عوزەیریە هەر عەشیرەتێکی تر بە هەرزان ئەفرۆشێتەوە بە حاکمیەت بە $50 ملیۆن و بە $10 ملیۆن ئەیفرۆشێتەوە خیانەتی بە تەکتەکە مەردەمە عوزەیری کردەکە وەگەرنە دەسەڵاتە 100,000 نەفەری دەسەڵاتێکە نەک حکوومەتە عێراقی یاڵەتە متحدەی ئەمریکایشی لە بەرامبەریا چۆکدابە و حساوی بۆ بکە وەختی تۆ خۆتە هەرزان فرۆش چه اتفاقێکە کردی چۆن ئێوە ئەمانە لە ڕەوابەتە ڕاحەتە ژن و پیاگیازان ئەوسا کەنیشکیان نەسیحەتە کرد ئەیان و پیاگ ماچی گەرەکە لە تۆ و گانی گەرەکە لە تۆ تونیکە ئەوە بۆ مەعنا نەبوو ئەم کەنیشکانە گشتیان فاتمەی زاران نانا بەو مەعنا نەبوو بەو مەعنا بوو ئەیوت بەختی ئەوەی بسووتێوا دەرسە عەشقی پێوتی دەرسە عەشقەکە چ بوو خۆماوە دەسە کاوراوە حتا ماڵی لێ ناسێنی قەوڕی لێ ناسێنی بتخوازی حتا نایەتە بەرە بتخوازی حتا قاڵ نازڕێت حتا نادواتە پای سفرەی نکاح و ئەغد خۆ نایەتە دەسۆ ڕۆڵە خۆت بەیتە دەسۆ فەوتیاگی قوڵفێکە واپێ چوو وەلێ وەختی شوو کرد تەواو بگیتم لە کاورا تۆ بە عنوانە سەرۆکە عەشیرەت ئەو خەڵتە بۆ بەوەنە هەرزان فرۆشت دیۆکە باڤڵ تاڵەبانی زانی چی کرد پاڤڵە تاڵەبانی ئەوەڵ دەفە شۆڤڵی هاورد دای لە سەردەرە قەڵایەکە نووسا و قەڵای عوزەیری ئەمە مهم نییەم ئاغا سەرۆک عەشیرەتە عوزەیری هەسیانە ئەو شۆڤڵەی کرد بە ملە ئەو قەڵایانێ بردی بە ملە عەشیرەتە بردی بە من عوزەیریە تەواو هیچ بە شۆڤڵ چووە ملی بە TNTش تەقاندیوە پەیام کاملەن وازەحە ئێوە حەجێ نیەن قسەی مەفتوکەی هەم ئەڕۆم بە مل تا هەم ئەتەقێنمەوە ئەوە پەیامە وازەحە باڤڵە تاڵەبانیە کۆنگرەیە 5 بوو لە میدیاکانیش هاواری کردوتی سەرانە سێنە دزیکەرە لە سەرمایەدارانە هەرێم با من ئەمە بەڕەسیکەم نایاسایی کردووە یاسا داوای کردووە با من ئەمە بەڕەسیکەم دوێکە دەست بەجێ دارای حاجی ئیبراهیمە چەرمەگەیان هاورد دارای حاجی ئیبراهیمە چەرمەگە لە تەلەڤیزیۆن و لە نامەوە قێخادێرینی مەحکوم کرد حکمی بەسەرداوتی بۆی نییە بێتە سلێمانی نایاسایی کردگە یاسا سەروەرە دارای حاجی ئیبراهیمە چەرمەگە باڤڵە تاڵەبانی خاز گوێ بدە تۆ دوێکە چویت بە ملە عوزەیریە تەفر و توناو کردن بە قەوڵە خۆتان پۆرتە عوزەیریت کردە عەلاگەوە
بقول خوتان بقونريش حساود نكردن. اوكي اگر قرار كوشكو تلار بروخي اول ضحفل لكوشككي دباشان وسر الرش ايشي دس بيبكي اگر قرار بروخي بەڵام ئەو قیامەکە ها بەدەسە ئێمە حچ کام لەو کۆشکانە دەبەی ناوێنەوانە مڵکە گشتین بە پوڵە ئێمە دروست کردیاگەن وە کەڵک و ئەسڵەن یادگارە حکوومەتە نگریسە ئێوەن دای ئەنێ خەڵکی بێ تەماشاتان کە. ئۆکێ خەڵکێکی مستەئسل کریاک لە ژێرە ناوە خەڵکە شاریە ئەفەنی گیری خواردگە بەدەسە یەکسری مناسباتە سەکتی فەرقەئی کە شێوەیە جنایەتکارانەی گرتگە بەخۆی مستەئسل بووگەوە لە ئەم شەڕە تۆزێ ئاوە پاشنە سەرە دڵی زوانی ئەوێتۆ باوەشێنکەرە جەرگی. ئاغای پاڤڵ تاڵەبانی ئێژێت مخالفەی یاسا کریاگە نایاسایی لە قەز قبوڵ ناکەین. یەک با ئێمە بزانین باڤڵە تاڵەبانی تۆ خۆت یاسایی تۆ کێی خۆت ئەوڵان باڤڵە تاڵەبانی تۆ دەربێترین حاڵەتی هەڵدریاگێکی سەرۆکە یەکێتیت کە نییەیت نە کۆنگرەی پەنجت مەشروعیەتی هەست نە مەشروعیەتت لە هیچ تاریخێ گرتگە تو بە نەمایشێ لە قاعەیەکە بە قوڕوقکردنە تۆزی پوڵ هاتکی ئیدعاءەکەی سەرۆکە یەکێتیت لە دەستپێکە ئەم دیبەیتە نووساگمە حکوومەتە حەلیم تۆ ئەگەر حکوومەتی یاسا هەست تۆ هیچ کارەی وە کوردیواتەنی حەق گو خواردنە نییە تۆ دەربێترین حاڵەت فەرمانە دەروون حیزبی سادرەکەی فەوقی ئەمەسە ئەم ئاغا لە عوزڤیەت دەرکەی. کارە دووەمیشت ئەمەسە کە شکایەتنامە تەنزیمکەی بە عنوانی یەکێتی وەکیلە یەکێتی بیداتە دادگا. دادگا بڕیارەدامە ئاغا متهەمە یانیە تۆ مشتێت تفەنگچی خوێڕیت هەنارگەسە سەر جێگەیەک تەعەدات کردگە لە حقوق شاهرەوەندیە شەهرەوەندێک تۆ نێرەکە لەکوێی بە کامە یاسام کارتەکردە تۆ قوبادە برات جێگرە حکوومەتە هەرێمە ئەگەر غەڵەتێ بکردایە قوبی براوە مەشایبی کردایە نەتۆ ئەویش بە فەرمانە حکوومەت حکوومەتە هەرێم تۆ خۆت پێگەی یاساییت لە حکوومەتە هەرێما چییە بافڵە چییە پێگەی ئەو حکوومەتیە خۆت چییە ئادەی مەقامە ئیجرایی خۆتوە من بێژە بزانم تۆ چکاری تۆ گووە خۆی هێز ئەخەیتە ڕێ تۆ گووە خۆی هێز ئەهەنێریت پیایتیانی ئەم سەرزەمینە بۆ پێ دوایە پیاگیتیانیە تۆ هەروە هەر ڕاوڕوتێ بکەیت تێ هەڵدریاک بێی بە ناوە قانون و بیدەی بە خوردە ئێمە ڕۆڵە و خورما تۆ خواردکتە من وە چنچکەکەی بازیم کردگا چوارسەی وەکو تۆز ئەنێمە سەرم قامەکمەها بە خۆت و بە مشاورەکانە بازیە یاسا بۆ ئێمە نەکەی. تاگرا مشەخەس بوو. نوکتەی دووەم دارای حاجی ئیبراهیمە چەرمەگە وەکو هەر کەسێکی تر کە نەوەزنە عەشیرەیی هەست نە ئەقلی لە خۆی دەرخست کە بزان من ئەوڵە وتم نەوەی ئەحمەد سەی ئەحمەد بەگە جافم نەوەی وساڵ و خیاڵە باوە یادگارم وتم ناتم ئەمانەتە ئیستە بێژم ئەمە 7 ساڵە ئیستەی چەند لەسەری ناوێسم ئەرمن واقعەن نەوەی سەی ئەحمەد بەگە جافوم سابتی ئەەکەم نەوەی سەی ئەحمەد بەگە جافم ئەگەر من ئەو خوێنە باوا وساڵ و باوا خیاڵە باوە یادگارم لە بەدەناوێت کوردان و دەسەڵات و کوردان تیرمەوە ئەگەر خوێن ئەوانم تیاوێ بە واقعکردن و شان و گێڕان و خۆ دەرخستن و وەکو بەراز مەخکردن نییە بە دروستکردنە کۆشک و تەلار نییە بە هەبوونە 100 ملیۆن دۆلار و 1 ملیار دۆلار نییە من ئینسان ئەساسم وە سەدەن یارە ئاخێزیم دروست کردگە لەم سەرزەمینە. کاگرا متەوەجه بوویت حاڵیت بوو دارای حاجی ئیبراهیمە چەرمەگە هیچ پێگەیەکی نییە دوێکەوە پەلەپەل هاوردتان خۆی بە عنوانە ڕیشسپی و سەرۆک عەشێرە دەربخا و یاسا سەروەرە و تەئیدی بکا بێژێ بەریە. ئمڕۆ ئیدەیەک لە ژێرە ناو سەرانە عەشیرەتە عوزەیری خۆیان دەرخست
أولا وزوانە دیپلۆماسی وتیان دارای حاجی برایم چەرمەگە گووی خوارد ڕیش سپیە هیچ کەسێک نییە هیچ وەزنە عشیرەیەکی نییە. دووەمە وتیان یەکێتی نیشتمانی گووی خوارد باوەڕیان بە ئیتهاماتی یەکێتی نییە و یەکێتی بۆی نییە خۆی حکم بدات خۆی ئیجرای کات. سەرۆکە عەشیرەتە عوزەیری بۆ ئەووەڵین بار لە مێژووە هەلێکی تاریخی بۆ دەرکەوتگە لە خۆی قودرەت کیاست گەورەی وە سەرۆک عەشیرەتی بنوێنێت نەخوێن خۆشکا و کەنیشک بێرێ بداوە شوو کارێ بکات یەک جار بۆ هەمیشە مێژوو لە کووردا بگۆڕێت. ئەم هەلەوا کەوت کەسە بەرپێی ئەو پیاگە و خۆی بە سەرۆکە عەشیرەتە عوزەیری ئەزانێت کیاست و درایەت و گەورەیە و ئینسانە دەرەخات. یەکێتی نیشتمانی پۆرتە عوزەیری شکان کردی عەلاگەوە بە قۆنەرەیش حەساوی نەکردن هەم شۆڤڕی دا بە مەڵ کۆشکەکە هەم بە TNT تەقاندیوە. جا ئەگەر پیاگن ئەم بازیە تا ئاخر دامەبن. باڤڵە تاڵەبانی تەهدید ئەمنیەتە ملی کردگە گونڕەشی ئەکا و ئیدعای تێ بە مشتێ بێفەڕە ناشیرینە فشەکەرە درۆزن هێزە فشەکەرەکەی قوێخا دێرینتان دی یەک فیشەکەی نەتەقان. ئەمانیش هەروانە دوو کوڕەخاسیان لێ هەڵسێ کونەمشکیان لێوێت و عەمارەت بابزانن هیچ پێگەیەکیان نییە. باڤڵە تاڵەبانی خەریکە گونڕەشی ئەکا وەسەر مردمەوە بە تایبەتی وەسەر جافۆ با بزانی باڤڵ من تو ئەخەمە سەر جێگەی خۆتا خراو پێکەم. ئەمە بەو معنانیە من ئەڕۆمە ناوە باز دووگانەیە دروستکریاگە درۆزنانەیە جەلالیتان و مەلاییتان ئەفەنی و عەشیرەیی ئێوە نە ئەفەنین نە عەشیرەیین. حاڵیتان بوو؟ ئەگەر ئەو سەرۆکە عوزەیریە پیاگوێت یەک بار بۆ هەمیشە مێژوویە ئەم عەشیرەتە ساختە باتڵ ئەکا خەیرە عمومی و خەیرە گشتی بۆ کورد تێرێت سەربەرزی بۆ کورد تێرێت و بۆ ئەوەڵین باریش ئەم عەشیرەتە عوزەیریە کە پێکهاتەی 6 عەشیرەتە گەوران دەری ئەخەن ڕساڵەتە تاریخیە لەسەر شانیان بوو و جێبەجێیان کرد و ملیان بە ئێوە نەدا. ڕۆژە ئەوەڵ لە بیرتان تێ وتم کاورا ئەگەر پیاگوێت نەمایش بە کۆشک و تەلار نادات ئەگەر پیاگوێت بە دەمە قۆپان و بە تەزویح نایدا بە گەورەی و بە کیاسەتێکە بۆ مردمەکەی تێرێتی خەڵک ئەیکاتۆ ڕەئیس خۆی ئەوێتۆ ڕەئیس و بۆ معنانیە لەو خەڵکە گەورەترە هەر کە گەورەوی پیای گەورە ئەناسێت. کەمەربەستەگان قەت بەستەی یەکتا و نیشتن بە ئومید پەیدەنگ ناگا پیای گەورە پێناسیەکە ژنی گەورە پێناسەکە کاورا گەورەوێ بە قسە بچووک ناوێتۆ گەورەیش نەوێ بە کۆشک و تەلان و هێز دەوروبەرە مسەلح گەورە ناوێت با بزانیت. حکوومەتە هەرێمە ئێوە بە ڕاوڕوت گەورە ناوێ حکوومەتە حەلیمە یاسا کوڕە حیز واقعان تۆ مەقامە ئیجرایی چییە؟ دادێ بزانم تۆ چکارەی لەناو حکوومەتە هەرێمە باوەڵە تاڵەبانی تۆ کەی تۆ بێجگە سەرۆک حیزێکی پڕ لە 1000 پرسیارە نامەشروعی یەکێتی کە ئەمە نە یەکێتیە نە تۆ مەشروعیەتە سەرۆکایەتی ئەو تە هەز چه پۆستێکی تر هەز تۆ بێجگە لە پەیڕەوە ناوخۆیە یەکێتیت تازە ئەویش لەم کۆنگرە نامەشروعەکە گرتکتە چه مەقامێکی تر هەز تۆ گووە خۆی هێزە حزبی جێبەجێەکەی تۆ گووە خۆی کۆماندۆت هەز لە ژێرە فەرمانە توە کلکە ڕێوی تێری تۆ دەممانە فکرەکەی بۆ کوێر قسەکەی بۆ کەڕ قسەکەی بۆ کی قسەکەی تۆ کورە ڕۆڵە ئەوە ئەم خەڵکە لێ هەڵ نەسیاگە ئەم خەڵکە گەوجێنجیاگە حەپەسیاگە هەواسی وە پێگەی خۆی نییە. ئێوە ڕۆژی 1 ملیۆن جار تەعەدا و تەجاوز لەم خەڵکە ئەکەن تەوهینیان پێەکەن بە شعوریان تەوهینەکەن بە مەردمە کورد تەوهینەکەن بە خاکە ئێمە تەوهینەکەن
پێدوایە نەمایش ئەدەی ئەیوەیتە بەرۆ بۆ ناچێتە بەرۆ تۆ جارێ سەرەتا پێگەیە ئیجرائیە حکومیە خۆت دەرخەتا بزانم تۆ چۆ قانونی تۆ خۆ چۆ قانونی قانون کێ تەسویب کریاگە دەسە کێ لە کوێوە هاتکیتە دەرۆ لە کوێ هاتکیتە دەرۆ ئەمە نوکتەی ئەوڵ نوکتەی دووەم چ کوێخا دێرینە نەمایش قەڵاکەر چ دارایە حاجی براهیمە چەرمەگە ئمڕۆ نەفەرێکی تر بە لە باریکەی خۆی دەرخست بە ناوە سەرۆکە عەشیرەتە عوزەیری بە پێچەوانەی هەردووەکایە قسەی کرد هاتووتی ئەو کوڕە لە عەشیرەتە ئێمەس نەمایشاتە ساختەی تەلەڤیزیۆنی قبول ناکەین تەعەدا لە عوزەیری قبول ناکەین تەعەدای لێ کریاگە کاکەگیان پۆرتیشی کریا عەلاگەوە حەیاشیان برد ئمڕۆ جەمعیەتە بێ هەمە چیزە شاری وەکو ئێمەمانانێن لێتان هانداگە ئەگەر تۆ پیاگوی بۆ یەکەم جار لە تاریخ معاصر کووردا نیشانی ئەدەی سەرۆکە مردمێک بوون چه شکلیە سەرۆک بۆ معنانیە تۆ بڕۆی ڕاو ڕوت بکەیت و دەنگەکانیان بفرۆشیت بڕۆی 50 نەفەر بیت و کوشت ئەگەر تۆ ئمڕۆ لیاقەت لە خۆت نیشان نەدەی بە ناوە عەشیرەتە عوزەیری نیشان ئەدا ئەوەیشی لە کۆن باسی ئەەکەی لیاقەتە ئێوە نەوگە هیچ لیاقەتێکتان نەوگە نیشان ئەدا لە کۆنیش هیچ نەوگن نیشان ئەدا لە کۆنیش هەر دەسەڵاتی حیزبی و دەسەڵاتی منتەقەیی چوار نەفەر کوژیاگی بۆ ئەوە دروست کردە تا ئمڕۆ بینوێنن ئەگەر ئێوە پێکهاتەی شتێ بوون بەناو شۆڕشە کورد ئیمڕۆ کۆمەڵێ کورد نابوودکەرە درۆزنە ڕاوڕوودکەرە فاسدە جنایەتکارە جەواسیسە دەوڵەتانە منتەقە و نظام سوڵتە لە بینەوەن ئەم ئەرکەمێژوویە کەوتکەسە ئەستۆی ئەو پیاگە بە لەباری کە ڕئیس عەشیرەتە کە گووی دەرخواردە هەم کوێخا دێریندا هەم دارای شێبراهیمە چەرمەتگادا هەم باوەڵە تاڵەبانیدا ئەگەر پیاگە گەورەیە کوێت گەورەی لە وجودیاوێ خوا هەلی بۆ ڕخساندگە ئەم گەورەیە دەرخاوە تەبدیل بە ئینسانە گەورەیەک لەم سەرزەمینە بوێت و مێژووە بیری بێرێتەوە ئەگەر نە ئەویش لە ڕاوڕوت و پشتە پەردە و دیوەخان و وڵمە گۆشت خواردن و تەزویح بادانە حتایە عەشیرەتە تڕۆبووگە عوزەیری تڕۆترەکە ئمڕۆ بزانن سۆشیال میدیا چۆن حەملەتان پێکە بووگنۆ دز و چەرتە و سەرانە بگیر و بووگنۆ هەیکەل و نمونەیەک خەڵک تفتان تێبکە لە کاتێک فەعسڵیەکە بەرامبەر بە تاڵەبانی و بارزانی ئێشێ بکرێت بەرامبەر بە پەکەکە ئێشێ بکرێت ناکرێت ئادرسەکەەوە ئشتبا ئەنێرن ئەرکە سەرشانە ئێوەز ئەمە بۆ شکۆی خۆتان پاشان بۆ شکۆی کورد تۆ ئەگەر شکۆت بۆ خۆت گەرەکوێ شکۆیە لە خۆت ئەینوێنی کوردیش ئەگرێتەوە من ئەگەر پیاگوم کوڕ پیاگوم نەوەی ئەو کەسەڵمەوە ئیدعای ئەەکەم نایم شناسنامە و شەجەرە نامە ڕووکەم بە هەڵس و کەوتما دیارە لە دڵە مێژووی ئەم سەرزەمینە هاتکمە سەدەرەوە بە هەڵس و کەوتما دیارە کوڕە پیاگە کوڕە پیاگە کوڕە پیاگم نەوەی سەروەرە کوڕە سەروەرە کوڕە سەروەرم سابت یەکەم بە شکۆیە کە بۆ خۆم و کەسوکارم و قەومەکانم و بۆ مردم و کورد و چمکە کورد ئەیگەڕێنەوە سابت یەکەم لە بەردەم ئیمتحانێکی مێژوویایی تا ئەم داستانە کۆکەیتەوە گەرنە تەکتەکە ئەم فاسدینە کلەم بازیە کەوتگن وەکو ئاوە خواردن قیزیان لێ ئەکەن قەپاتیان ئەکەن و ئەیان فەوتێنن و نەنگەکەی بەناوە ئێوەس عەشیرەتە عوزەیری 50,000 100,000 هەر جنایەتێ کریاگە هەر تەعەدا و تەجاوزێ کریاگە بەناوە ئێوە کریاگە فلسێ خەیرتان نەورد هیچ چمکەکەیان باتڵ کرد خەڵق قێزی لێ ئەکا هەم تەقاندیان و هەم شۆڤڵیان بەسەریا هاورد ئەگەر پیاگون قبولی ناکەن ئەگەر جافون قبولی ناکەن ئەگەر کورد و مەردون قبولی ناکەن ئەگەریش نیەن ڕابردووشتان دروست هەر ئەمە بگون وابڕوان هیچ کەسێک حەقی نییە تابلۆیەکی فەسادە بچووک بکات بە قوربانی و ئسکیپ گەوت تا فەسادە گەورەکەی لە پشتا بشارێتەوە مناڵ نەمەتفاقە بکەفێ و ناڵی نەتفاقە وا بکەفێ حکوومەتەکەی حەلیمە کوردستانتان دەمێکە تەمام بووگە ڕۆڵێکیان
دەبێکە تحلیل ئەمە بە وردکاری ئەمەی کە چ اتفاقی کەوتگە ئێمە ئەیوێنە ناوە کڵاپهاوسەوە بە وردی ئەیکەین وە ڕۆژانە داهاتووشە هەر لە ڕێگەی فەیسبووکەوە ئیدعاکە بەڕەسیەکەین ماجرای قێخادێرینە عوزەیری ئەتوانێت سەرەتای هەوێنە یەک گڕ ڕاپەڕین یەک گڕ ئاخێز بێت تا تەمامە عفونەت دروستکریاگە سەد ساڵ ڕابردوو سازماندەهی کریاگ جەڕاحی بکرێ لەلایەنە خەڵکۆ ئێمە لە خۆمان نادەین نفرەت لە خۆمان ناکەین پێگەیە کۆنە خۆمان فەرامۆش ناکەین ئیمڕۆی خۆشمان وە بەرچاو ئەگرین وەشکۆی تاریخی و مێژوویە چمکە کورد بۆ کورد ئەگەڕێنی نۆ مێژوو بە ئێمە دەست پێەکە ئێمە مێژوو دروست ئەەکەینی ئێمە چاکر و نۆکەر و کۆیلەی خوایش نەوگین هیچ خودانێک نەوگین و ئێمە لە جێگەیەک و دەست پێ ئەکات و دەستی پێکردگە جارێ ئەم حرەکەتە لە دوێشەوە دەستی پێکرد حرەکەتە خەیلە پیرۆزێک بوو تا ئەم دەقیقە دابزانین ئەو پیاگە جدیە بە لەبارەکەیە ڕئیسە عەشیرەتە عوزەیریە بزانین واقعەن ڕئیسە جارێ دوو چمکە درۆزنیان دەرکەوت حیچێ نەبوون ئەم گشتیانی باتڵ کردو تا بزانین لە حرەکاتە بەعدیە واقعەن ڕئیسە ئەگەر وابوو یەک بار بۆ هەمیشە مێژوو لەم سەرزەمینە ئەگۆڕێت ئەگەر وابوو حەفت ئەشیرەت و ئەعتلافە عەشایرە منتەقەیەکە ناویان نیا بارزان و مشتی یەهودیە نەقشبەندیەیان سواری کرد بیرێ لە خۆ ئەکەنەوە ئاوڕێک لە خۆ ئەدەنەوە وە سەرە ڕەش و سەرە چەرمەگ و دەباشان تەکلیفیان مشەخەسەوێت لایەوە خۆش